ڕەوشی پێکاتەکان لە عێراقا زۆر باش نییە لەبەرباری ئەمنی بینیمان لە ساڵانی ڕابردووە خەڵکیی زۆر لە پێکاتەکان بەتابەت کەمینێنێتەوەی و ئاینەکان کۆچیان کردو بۆ دەرەوەی وڵات لەبەر هۆکاری ئەمنی و ئەوەی کە دەگیراوە سەر مڵکوماڵیانە بەڵام هەنێکیان شاتووەتە هەرێمی کوردستان دیار هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارامە بۆەوەن و خەڵکی هەرێمی کوردستان یەکتر قبولکردنیە ئەویتە قبولەکاوەکو خۆی بێگومان کاڵێن هەرێمی کوردستانی شوێنێکی نمونەیە نییە بەڵام لە چاو دەوروبەری خۆمان باشترین بەراورد بە شوێنەکە بەراورد بە شوێنێن هەرگیز نەبێ زۆربەی خەڵکی ئێمە ئەویتریان قبولە بن و کریستیانێکیان قبولەوەکو کریسیان وەکو خۆی کابراایکی کاکەیان قبولەوەکو خۆی عەرەبێکیان قبولەوەکو عەرەب بۆکو خۆی بێگومان مەسەلەی کەمپەکان باید نمێنێ لەبەرەوەی کەس بە حساب لە 2007ەوە عێراق داعشی نەهێشتووە و ئەبێ خەڵک بچێتەوە جێی خۆی سەرزێدی خۆی ئایا حکوومەتی عێراق ئەوەی فراهم کردووە و خەڵکە بگەڕێتەوە سەرزێدی خۆی و ئایا توانای ئەوەیە ئەو خەڵکە بگەڕێتەوە بۆ سنوورەکانی خۆی دوو ئاستەنگەیە لەو بابەتە یەک ئارامیان پارێزراونەیە دوو لە ڕووی بکەرەکان تاوانباران تا ئێستاکە بەشێکی زۆریان ئازاد و نەگەیشتووەتە ئەوەی کە دادگایی بکرێن و هەمان ڕاپێکی دیادگاکان بکرێت ئەمانە وای کردووە خەڵک نەگەڕێتەوە و بێمتمانەیەکێ لە نێوان خەڵک و حکوومەتی عێراقیە لەو سنوورانە لەبەرەکەەوە سنوورانە لە دەرەوەی هەرێمی کوردستانیان ئێمە ناتوانین بڵێن بێمتمانەیە لە نێوان خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان داڵدەی ئەمانەی داوە لە کەمپەکانە بە قسە هەیە بەڵام لە ڕووی کردەوە شتێکی ئۆتۆنیە ئەوەی بینین تا ئێستاکە شتێکی جددینە بۆ تەنیا قسێ و لە کۆنفرانس و میدیاکان یانە باسی یەکەن وەکو باس کردێت بەڵام لە واقعە ئێمە شتێکمان لەسەر ئەرزی واقع نەبینیوە دیارە حکوومەتەکانیش بەداخۆ بینین لەسەر کەیسی ئاوارە و ئاوادانکردنەوە و کەمپەکان پارەیەکی زۆر بەهەدەر چووە قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.